الله في حكمتاني بيك بيت الزيترين وخد وخدك أمودة يجي هوري كان يبدو حكمتي بكان وأما محتاج بروجيت نينا شو الني برهمدني وأف حكمتي إن شاء الله الزيترين وخد بيكيد وأما اللي فيها خبرك يا خوش وفي ملتي بيك نهاتني حكمت زور زرج زوري هي دبي حكمت زو بيك بيتوكا أو جنزاني كبيك عارنكا كاريان وبدرسيتو تسكا حكمت دايستا هموي بيك نهاتني حكمت زرج زوري هي چەند زوو حکومەت دا بمەزرێ کابینەی حکوومەت ئامادە بێ بۆ خزمەتکردنی هاوڵاتیان زۆر باشە بێ و زۆریش گرنگە بۆ ئەوەی کابینەی حکوومەت دامەزرێ بۆ ئەوەی خزمەتی هاوڵاتیان بکە بۆ ئەوەی کابینەی خزمەتکردن بێ بۆ هاوڵاتیان بۆ پێشکەوتنی ملت بۆ ئەوەی ڕۆژێکی گەشتمان هەبێ ئێمە حکومەتمان هەبێ بۆ حکومەتەوە گەشتبی نەبین بۆ ئەوەی دوا ڕۆژمان گەشت ببێت. من وەکو گەنجێکی شاری هەولێر حەز دەکەم حکومەتەکە زوو پێک بێتن لە مەسلحەتی گەنج و لە مەسلحەتی کاسبکار و لە مەسلحەتی هاونیشتمانیانی خۆمانە ئەگەر بێت و حکومەتەکەمان زوو پێک بێتن ڕووی کەسابەت دەبتەوە لە ڕووی ئابووری لە ڕووی هەموو شتێک زۆر باش دەبیتن.